زەڵاتێکی دروست دەکەم زەڵاتەی ماکارۆنی لە بۆ ئەو زەڵاتش پێویستم بە ماکارۆنی خاص خیار و بیبەر هەیە خێ ئاوی لیمۆ کەمەک لە نعناعی وشتیش تێکەم زەڵاتەکەم زۆر ئاسانە خاسەکەم ور کرد لە پاشی خاسەکەی ماکارۆنیەکەم تەواان زەر کردیە پێشتر کەمە سەر خاسەکەی ئەوەندە بەسە ئەو جا دێم بیبەرەکەی وردەکەم لە پاشی بیبەرەکەش خیارەکەی لە بۆ وردەکەین بیبەرەکەش ورد کرا ئەو جا دوو دانە خیاریشی تێکین خیارەکانیش زۆر ورد ناکەین زەڵاتەکە دروستکردنی زۆر ئاسانە بەو شێوەیە کەرستەکانم ورد کرد ئەوجا کەمەک نعناعی وشتی لەو زیادەکەین لە پاشانیش ئاوی لیمۆ لەگەر خێ پاش ئەوەی تێکەریانەکەین و پێشکەشێکین بەڵێ خۆشەویستانی من ئەوە خواردنی پرۆگرامی ئەوڕۆم بە هیوادارم بەدڵی هەموو لایەک ببێت